ئاماری ئەو پێشێلکاریانەی کە لە ساڵی ڕابردووە بەرامبەر ساڵی 2016 بۆ ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان ساڵێک بوو پڕ لە پێشێلکاری و جیاکاری بە پێی راپۆرتی ساڵانەی سنتەری میترۆ بۆ داکۆکی لە ڕۆژنامەنووسان و ڕێکخراوی پاڵپشتی میدیای نێودەوڵەتی IMS لە ساڵی 2016دا 175 پێشێلکاری بەرامبەر بە 148 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن کراوە کە بریتی بوون لە کوشتن و بریندارکردن و دەست بەسەرکردنی نایاسایی و شکاندن و دەست بەسەراگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانی و ڕێگری و جیاکاری. لەم ژمارەیە 16 پێشێلکاری بە تەنها بەرامبەر کەناڵی NRT و ڕۆژنامەنووسەکانی ئەنجام دراوە کە بە پێی راپۆرتەکەی سنتەری میترۆ بەهۆی فەزای سیاسیەوە کەناڵەکانی کوردستان 24 و ڕوودا و لە سنووری سلێمانی پێشێلکاریان بەرامبەر کراوە، هەرچی کوردسات و گەلی کوردستانیشە لە سنووری هەولێر و دهۆک پێشێلکاریان بەرامبەر کراوە، بەڵام NRT لە هەردوو سنوورەکە بووەتە قوربانی. تومۆتیژی بەرامبەر هاوکارانمان کەمی نەکردووە، کامێرا و کەرەسەی ڕۆژنامەنووسیمان لێدەسێنن، جیاوازیمان لەگەڵدا دەکەن و ڕێگری لە کاری ڕۆژنامەنووسی دەکرێت. بەبێ بڕیاری دادگا دەست بەسەر و دەستگیر دەکرێن، پێشێلکارانیش لە یاسا و دادپەروەری باڵا دەسترن. بەپێی راپۆرتەکەی سنتەری میترۆ و IMS لە ساڵی 2016دا 2 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان بەهۆی پیشەکەیانەوە کوژراون و 2 ڕۆژنامەنووسیش لە کاتی ڕووماڵکردنی بەرەکانی جەنگدا کوژراون. هاوکات 24 ڕۆژنامەنووس لە کاتی ڕووماڵی ئاسایی و بەرەکانی جەنگدا بریندار بوون و 15 ڕۆژنامەنووسیش بە نایاسایی دەست بەسەر کراون. لە کۆنفرانسەکەدا سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند سیستمی سیاسی هەرێم کە بوار نادات بە پەرلەمانێکی چالاک ئەستەمە بوار بدات بە میدیایەکی ئازاد، وتیشی هەنگاو هەیە بۆ قۆڕەخکاری میدیایی و بودجەیەکی زەبەلاح بۆ میدیای شەخسی خەرج دەکرێت. کاتێک کە لە کوردستان سیاسەت و ئابووری قۆڕخ کراوە، ئەوە بێگومان هەوڵیش دەدرێت بۆ قۆڕخکردنی میدیا. کە میدیا قۆڕخ کرا، ئەوە ئیتر خەڵکی تەنها ئەو شتانە دەزانن کە قۆڕخکاران دەیانەوێت بیزانن. سیستمی سیاسی هەرێم کە بوار نادات بە پەرلەمانێکی چالاک، ئەستەمە بوار بدات بە میدیایەکی ئازاد. بەپێی راپۆرتەکەی سنتەری میترۆ و ڕێکخراوی پاڵپشتی میدیای نێودەوڵەتی هەردوو مانگی ئاب و تشرینی یەکەمی 2016 بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان بە خراپترین مانگەکانی ساڵ هەژمار دەکرێت، چونکە لەم مانگەدا وەدات حسێن پەیامنێری ئاژانسی ڕۆژنیوز لە پارێزگای دهۆک کوژرا و مستەفا سەعید پەیامنێری کوردستان TV لە کاتی ڕووماڵی شەڕدا لە میحوەری خازر شەهید بوو. ئاواد مەحمودیان، RT سلێمانی.